کاگەمیر لەگەڵەوەی کە تۆ هەم ئەو ڕخنانە لە خۆشتانەگری بەڵام زۆر باسی عەبدولوهاب بەترووشی و کاکسامی و ئەو چێ پشدەری باسی ئەوانە ئەکەیت و گلەیی زۆر لەوانەیە لەو فەرماندانە ئەمانە بۆچی دەوری خراپیان هەبووە ینی چیان کرد بەرامبەرەوە کە ئێوە ئەوەندە لیان عاجز بوو؟ عەبدولوهاب بەترووشی ئەندامی کومەیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی لە منتەقەی خۆی کە دەبێتە منتەقەی هەڵەبجەوانە مەسئولی منتەقەی هەورامان بوو نێوی میرزا ئەحمەد بوو ئەندامی کومەیتەی ناوەندی ئەمە بوو گشتی زیندانی کرد پاشان لەگەڵ جەماعەتەکەی ڕەفیقی خۆی گرتنی میرزا ئەحمەدی شەهید کرد کوشتی ئێعدامی کرد جەنازەکەشی داوە بە ئێرە. باشە ئەو شتانەی بەسەری خۆیە کردیا خۆ سەرکردایەتی ئاگادار بوو. من ئەوم بە مەلا مستەفا کتووە من لەگەڵ مەلا مستەفا کە دیدارم هەبووە دواتر لەگەڵ بەڕێزیان زۆر تند ئەمن ئەوانم کتووە مەلا مستەفا ئەوەی بە منی فەرموو ئەوە بوو کە ئەمن ئاگام لە کاردەوەی وان نییە ئێوە ئەمن دەناسن ئەمن کاری وا ناکەم کاری ئاوا غەڵەت و خراپ ناکەم ئەمن لێ دەکۆڵمەوە ئەمن ڕێ نادەم کەسێکی ئێمە هەنگاوێکی ئاوا ناجەوان نێردانە باوێ و ئەوە من ئاگام لێ نییە ئێوە نابێ هەموو شتێک بە حیسابی من بگرن زۆر شتەیە کە من ئێستا ئاگام لێ نییە وا دیار بۆ زەمان بوو کە مەلا مستەفا ئیحساسی دەکرد نەخۆش بۆ یا شتێکی وا وای دات بوو بۆیە من ئێستا دوورم کەمێک لە ئێوە دوورکەوتوم و لە خەڵکەکەی خۆم دوورکەوتومەوە گلەی کرد لە مەسئولینی خۆیان گلەی کرد لە خۆیان ئەمن ئاوان بەرداشت کرد لەو قسانەی مەلا مستەفا. ئەی گلەیەوە لە کاکسامی چی بوو خۆ کاکسامی ئازاوە ئەوە خت بوو کە من چوو بوومە خزمەتی بۆ وانەستە مەسەلەی عەبدولوهاب بەترووشی و کاک سولەیمانی موعینی کە چوو بووە بۆ ڕۆژهەڵات هەرچی وەسایلی بنکەش بوو ئەوەشی لەگەڵ خۆی هەڵگرت بوو هەموویان بربوو بەڵام نەیبربووە دیوی ڕۆژهەڵات لە منتەقەی سنوور لە لای پشکاوێ و ئەوە سنێ و شوێنێ و ئەوە شار بوویانەوە فەرماندە هێزی ئەوە خزانی بوو ئەوە شارراوەی ئەوانە و چوو بوون بربووە کەوا تاوانەوەکو بەڵگە و دەلیل هەبوو لە لای ئەوان خۆ چی بوو ینی نەوەڵا هیچ نەبوو ڕۆنیۆیە و کاغەزە و تایپە و چەکە و هێندێک چەک و تەقەمەنی و ئەدی هێندێک فیشەکی زیادی و ئەوانە هەبوون لەوێ ئەوەیان بربوو لەوێ شار بوویانەوە بۆیان نەگەیشتەوە دیو شەهید حوسۆ میرخان ناردبووی ئەوانەی برد مسادەرەی کرد و بنی ئەمن هاتمە خزمەتی پێم کوتم ئەوانە ڕۆیشتون تەقە و فیشەک و چەک و تەقەمەنی و ئەوە مهم نییە بەڵام ئێمە حیزبین و ڕۆنیۆمان هەیە و تایپمان هەیە و شتمان هەیە و وەسایلی چاپمان هەیە ئەوانەمان پێویستە وایان بردووە مسادەرە کراوە بردووە کوتێ هەم چەکی ئێوە هەم شتومەکی ئێوە چی هەیە دەبێ بدرێتەوە چتان هەیە دەبێ بچاندنەوە چیش کەمە وەرە بە من بڵێ چی وای مەلا مستەفا وای مەلا مستەفا وای بە من فەرموو بەڵێ کتیبی سامی ببینە ئەم بۆ خۆشم دەیبینم بچەوە لەگەڵ سامی قسە بکە لەو بارەوەم بۆ خۆشم دەیبینم پێی دەڵێم ڕۆژی پاشتر من چوومە مەکتەبی تەنفیزی و مەکتەبی سیاسی لە ناوپردان بوونەوە کرد داوای دیداری کاکسامیم کرد کاکسامی هات لە خێوەتێکدا کە هێندێکی میز و سەندەڵیش تێدا بوو کورسی قەڵەمێکی پێ بوو دووسێ وەرەق کاغەزی سپی و هات دانیشت و بە خێراتنێکی کردم و دانیشت و کوتێ جا بڵێ بنووسم کدم چە بڵێم کاکسامی من نێوی هەموو شتانە نازانم
نێوی نەشمارەی تفەنگ و چەک دەزانم بەڵێ نە نێوی هەمووی ئەو شتانە دەزانم بەڵام هاتووم بۆ ئەوی هەرچی هەبوو لەوێ ئەوانە وەربگرمەوە من ئەوەم داوا کردو کوتێ منەوە ناڵێم دەمەی تۆ چ دەفەرمووی کوتێ ئێوە کارتان چیە چ دەکەن بەڵێ کوتم جەناب راپۆرت لە ئێمە دەوێ کوتی بەڵێ ئەم نیش کوتم بارزانی ئەمری کردو بێمە خزمەت تۆ دەنا من قەت نایەمە لای تۆ بۆ هیچ شتێک نایەمە لای تۆ بەڵێ قەڵەم و کاغەزەکانم بۆ دانا و ڕۆشت چوومەوە خزمەت مەلا شتەکانە وەرگرتەوە دوایی چوومە خزمەت مەلا مستەفا و جارێکی دیکە عەرزم کرد کە دەبێت لەسەر ئێمە قەرارێکی دیکە بدەیت کاکسامی داوای راپۆرت لە ئێمە دەکات جەناب راپۆرتت دەوێ من هەموو مانجێ هەموو حەوتە و هەر راپۆرتێکی دەتەوێت دەینێرمە خزمەت بەڵام بێزگە لە جەنابەت هیچ کەسی دیکەنە هیچ کەسی دیکە سەلاحیەتی ئەوەی نێمە راپۆرتی بدەنێ ئەمە حیزبێکی سەر بخۆین و جەماعەتێکی سەر بخۆین و لەگەڵ تۆین و لەگەڵ ئەو شۆشین تۆ هەرچی بتەوێ بەڵێ ئەوە بە پێی بۆ چوونی خۆمان جەنابەت حەقتە دەیکەین کوتێ پێکەنیمی بارزانی کوتێ نە من داوای راپۆرت لە ئێوە دەکەم نە ئێوە راپۆرت بە هیچ کەسێک بدەن کاری خۆتان بۆ خۆتان بکەن سیاسەتی خۆتان بۆ خۆتان بژێڕن بۆ داواش بچۆ ئێوارێ بە ئیدریس دەڵێم ئەو تەرتیبی بکرد لەگەڵ ئیدریسی جێبەجێک گلەیە کرد لە کاکسامی کوتی وا دیارە بە قسەمی نەکردو مشتوام نەکرد بەڵام لەگەڵ ئیدریس جێبەجێ بکە سبەینە چوومە دیداری کاک ئیدریس پێم کرد کوتم ئەو بەحسانەمان بۆ لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی ئەوەش قسەکانی وێ ئێمە ئەو شتانەمان ڕۆیشتووە ئێگەرە چت دەوێت من تەرتیبی دەکەم کوتم وەڵڵا تایپ و ڕۆنێ و کاغەز و کوتی ئەوانەت هەموو بۆ تەرتیب دەکەم لە عەرزی حەوتوویەکدا چەکیش داوای چەکتانە بۆ ئەوانە ئەگەر چەکیشت دەوێت وەڵا حەز دەکەی 50 چەکەیە بڕۆبی بە لە عەمباردا هەیە هەرچی ئیشتیان لێبی بۆ بەڵام مەسەلەی چەک با بمێنێتەوە بۆ کوتم پێویستمان نییە بەڵام ئەوانە کاری سیاسی ئێمەن و ئەوانەشم وەرگرت لێ پاشی حەوتوویەک بۆمان هاتوو ئەوە بەشێکی ناڕەزایی من لە کاکسامی بوو ناڕەزایەکی دیکەشم لێ هەیە کە سەنەدم بۆی نییە چیت بۆی نییە؟ سەنەدم پێ نییە سەنەدم نییە بەڵێ بەڵێ